بەڵێ ئەم کەمپینە لە ڕاستیە خۆی هەفتەیە کە بەردەوامە ئەمما ئەمڕۆک و قۆناغی یەکەمان چوونەتە پێشەوە دیارە چەند مەرحەلەکەمان لە بەردەمان هەیە یەکێ لەو کارانەی کە ئەکەین ئەم ئاستەی کە تا ئێستا کردومانە دەیان شخصەتی کوردستان توانیانە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەڵوێستی خۆیان دیاریکەن ئێمە لەم ڕۆ بە دوا ڕێگە و ڕەوشەکانی خۆیان بە خۆمان بۆ ڕێگەی ترە گۆڕین ئەو ڕێگانەی کە دەکرێت بێنە شەقام دەکرێت مام بگرین دەکرێت لەگەڵ حکوومەتی عێراقا ئەم بابەتەیە هەڵدێنەوە و ئەگەر ئەم بابەتە درێژە پێشێ ئەمە وەکو بابەتێکی زۆر تابەت بە چارەنووسی خەڵکی کوردستان ئاسی نێودەوڵەتیش بۆ ئەمە بەسە ئەچین بۆەوەی کە ئەم توانی ئەم بڕیار و ئەم قەرارەی حکوومەت یا ئەم پرۆتۆکۆڵەی پاشەکشە پێکەین. پەروەردە خۆتان نەزانن کە ئێمە پێشتر لە پەروەردە ئەم بابەتە تازە نییە لە 12 ساڵە ڕەوشی جۆرا حکوومەت و وەزارەتە جیاوازیەکان ئەم کاریان کردووە. پەروەردە قۆناغێکی بردووەتە پێشەوە ئەگەر ئێستا سەیری ئەم شار و شارۆچەکانی کوردستان بکەین زۆربەی زۆری زانکۆ و پەیمانگا و قوتابخانە و هەتاتانە باخچەی مناڵەکانیش ئەهلین واتە ئەمە بۆ پەروەردە قۆناغی چووەتە پێشەوە ئەوەی مەترسیەتی ئێستا ئەم حاڵ و ئەم هەلومەرجەیە کە وەزارەتی تەندروستی ئێوێ ژیان و بژێوی خەڵکی کوردستان هیچ بەسەری ناوە تەندروستی خەڵکی کوردستانیش شانی خۆی لێ خاڵیەکاتەوە بۆیە ئێمە بەدەل لە هەموو شتێ پێداگری لە سەرواکەی خەڵکی کوردستان حەقی هەیە بە حورمەتەوە بژی ئاشی و ئاسایشی خۆی هەبێ ژیانێکی تەندروستانی خۆی هەبێ و لەسەر و هەموو کارێکیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە تەمینکردنی بیمەکانی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان.